ئێستا ئەمن و ئەتوو ئەگە 100 مەڕمان بدەنێت لۆ خۆمان بچینە دەشتێ ژنەکان بە لەگەرمان نابەخێوکەین ئەگەڵ بەرگرەی بکەین حیوانی ئێرانی نێو سووریا نێتن واللهی هەر دەفڕی گۆشت هەر نامێتن وەزی حیوانی کو ئێستا وەزی حیوانی عیبی نییە دەزانین لۆ عیبی نییە ئێستا ئەمن و ئەتوو ئەگە 100 مەڕمان بدەنێت لۆ خۆمان بچینە دەشتێ ژنەکان بە لەگەرمان نابەخێوکەین ماندیبوونی حیوانی زۆرە مەصرفی زۆرە کاکە کابران چیلۆ گۆشتێک 2000 گران دەبی 3000 دەبی ئەوە چنیە بابرە مانجە کاورە شەکری 2 کاوران دەکرێت چنیە بەرەن ئەوەی دادەبەستی 3 مانگان جار هەیە 10 ملیۆنی دەرەکە جار هەیە 5 دەرەکە جار هەیە بە ماوەی خۆی دەرەچیتن ئەگەر ئیسفادە چ ئەوڕۆ دەکات نەخۆ ناکاتی کاکە مەصرفی حیوانی گرانە دوای ئەمەش بە خۆمان حیوانمان نمایە ئەگەڵ بەرگرەی بکەین حیوانی ئێرانی نێو سووریا نێتن واللهی هەر دەفڕی گۆشت هەر نامێتن جلێ کاکە ماندیبوونی حیوانی زۆرە حیوانی خۆمانیش نییە حیوانی کایانمەیە کایانمەیە کاکە کایانمەیە کابراەک دێ بە کاورە شکری مانگەشی 500 گرانترە 100 ناگرانترە ئەوە ئەسی ناکاتن ئەو کابرا بەخێو دەکات 3 مانگان 4 مانگان دەی لێ دەمری دەی لێ سەقەتە بیتن سەری مانجێ یان بە پارەی خۆی داتەوە یان کمترەدایان قژی قازانجا باشە حاجی دەمێستا پێمری لەگە مانگەک پێشێستا حیوان چەندی حیوانی جێڕەگەجێ مانگ لەوی پێشەوە چیلۆی بە هەفتوینی بوو بە هەفتوڕ بەچی بوو بە 8 بەکەم بوو ئەڵە هاتە سەرێ بەرخی ئەو سار 9 دەکاتن کاوری دەکات 9 دەکاتن 8 دەکاتن گرانێکی وهالە نییە نرخی زۆر بتن ئەو هەر کەسە بە کەیفی خۆشتی مەسەلا هەرستا چیزەکە کەمبی گران دەبی زۆربی هەرزان دەبیت لێرە ئەوەندەی گران بووە لە قەسابی چەند دەکات لەو خەڵک والله ئەوزەوە قەساب بەخۆیان دەزانن لێیان کو دەبی کو نابێتن لێرە من قسەم لەگە چەند قەساوە کردراڵە کرد بەزات و ئەفۆم بکە حیوان مەصرفی گرانە کاکە ماندیبوونی زۆرە حیوان مەصرفی گرانە ماندیبوونی زۆرە کابرا ئەوانە زۆربیان ئەوەندا دەبەستن 3 مانگان 4 مانگان وەڵا زارەیە لە ملیان دەکەوی هەتا من پیران هەزارەر دەکەن تێدەگەی لە من ئێستا گوتت لێرە حیوان هەندێکی گران بۆ بابرین دەمەوێت بزانم ئەو گرانبوونی ئێرە چەند دەکاتن لۆ قەساب یان ئەگە لێرە 2000 گران بوو لە قەساب چەند گران دەبێت جێڕەگەرەکە ئەگە بەرخی بە 10,000 بکڕی 200,000 دۆستێ ناو پیستەکەی ئەگە بە 10,000 بکڕی ئەگەر بە 9,000 بکڕی نیوەدەتی 18,000 دۆستی جێ لێ یەکابرش قەسابە نابی کیلۆ دوو دیناری پێ بڕیاخەوە سەرە بری و بەخین دەبی و لەوانەیە کورد دەکا و لەوانەیە هەندەکی زەجی هەان دەباتە قەسابخانەی و ئەدنابی 20,000 پێ برتن باش هۆکاری ئەو گرانبوونەی چێ مام حاجی بازاری هەیە